بسم الله الرحمن الرحيم. بنراني برز خوشويست. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشويستان ئەمڕۆ دەستگای بەخشینی خێرخوازی لە شاری سێد سادق هەڵدەسێ بە دابەشکردنی زیاتر لە 100 بەشە خۆراک بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. خۆشەویستان، وەکو لە ڕابردوشدا باسمان کردووە، دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی کە ئەمە بۆ ماوەی چەند ساڵێکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەک و هاوکاری بۆ کۆمەڵی هەژار و نەدار و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت کۆ دەکاتەوە و شار بە شار و شارۆچکە بە شارۆچکە دەیگەێنێتە دەست خەڵکانی مستحق. بەناوی خوا زۆر زۆر سپاس گوزارین لە خەڵکی مسلمانان کە لەم کات و ساتە لەم کاتی تەنگ کرۆنە و ئەم خەڵکی بێنەوە و داما و هەژار کە بۆ دوو مانگ شتێکەمە لە ژوورەوەیە ئیستا خەڵکی مسلمان کەوا توانیان لەخوا بەزیادێ ئەم کۆمەڵە ئەم مەملەغە هینە ڕزقە بگەێنە دەست مسلمانان بۆ ئەم کات و ساتی مانگی ڕەمەزانە زۆر زۆر پێویستە و ئیتر زۆر زۆر سپاسیانەکەین و نمونەی مسلمانان هەر لە زیایی بێ ئینشەڵڵا دەستخۆشیش لە کاربەدەستانی کۆمەڵەکەی. کاکە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین بەزیاو بێ دەستخۆشییان لە یەکەین و ماڵیان نەشرێ دەستخۆشی لەوانەیەکەین کە ئەم خۆراکەدا بەشەکەت بەسەر خەڵکا ئەو خێرخوازانە. ئەم خەڵکە دوو مانگە کەرەنتینە کراوە لە ماڵ و ئەم خواردنە لەم کاتا زۆر زۆر باشە بۆ ئەوانە کە خەڵکن فەقیرۆژان و لە ماڵ و ئیشیان نییە و دەستیان دنیای دەرەوە نەگەیوە ماڵیان نەشێوێ زۆر زۆر مەمنونیان و بەزیاو بێ خوا نەیبڕێ. ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزەکە وا هاتەتە پێش و ئەم خواردنە زۆر زۆر زەرورە بۆ ئەو خەڵکە فەقیرۆژارانە. دیارە من وەکو بەرپرسی ئەنجومەنی سی سادقی کۆمەڵی ئیسلامی پێم خۆشە لێرەوە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی دەستگای بەخشین بکەم سەبارەت بەو هەوڵ و ماندووبوونانی کە لە بواری خێرخوازیە ڕۆژانە ئەنجامی ئەدەن کە دەستگای بەخشین لە هەر شوێنێک فەقیرێک هەژارێک کەم دەرامەتێک نەخۆشێک بێلانە و شوێنی حەوانەیەک هەبێت دەستگای بەخشین ئەوەندەی پێکرابێ لەوێ بووە و دەستباری گرتووە و هیوا و ئاواتێک بووە بۆ خەڵکی هەژار و نەداران. ئەوەی کە دەستگای بەخشینی جوان کردووە، ئەوەی کە دەستگای بەخشینی یعنی بەڕاستی وەکو ئەڵێ تایبەتمەندی پێداوە ئەوەیە کە دەستگایەکە هیچ کاتێک فەرقی و جیاوازی لە نێو کۆمەڵانی خەڵکا نەکردووە، حسابی بۆ هیچ بیر و بۆچوون و هیچ ئایدیایەک نەکردووە، بەڵکو ئەو ئامانجی خەڵکانی هەژار و نەدارەکە بۆ ئەوەی کە بەجۆرە لە جۆرەکان هیوایەک ئەمەلێکی بۆ بگەڕێتەوە ژیانی جوانترکە لەو بارودۆخێکە تایەتی. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین
1970 961 13 1970 961 35 1950 723 25 55 لە سەرەتای دروستبوونی دەستگای خێرخوازی بەخشینەوە بەرنامەی بەخشین لە تەواوی کوردستانە هاوکاری بەسەر هەموو کەم دەرامەت و نەخۆش و فەقیر و پەکەوتا دابەش کردووە. ئەوە لەلایەک ئەگەر شانازیەک بێ بۆ دەستگای بەخشین لەلاکەی تری ئێمە بە ئەرک و واژبی خۆمان نزانین کە خزمەتی خەڵکی فەقیر و کەم دەرامەت و نەداری وڵاتەکەی خۆمان بکەین. لە سەرەتای دروستبوونی ئەم ڤایرۆسەش کە سەرانسەری کوردستانی گرتەوە لە سەرانسەری ژیانی کردەوە کوردستانیشی بە تەواوەتی گرتەوە دەستگای بەخشین بەردەوام لە هەموو ڕیۆک و هاوکاری خەڵکی فەقیر و کەم دەرامەتی کرد بەهۆی ئەوەی کەوا لە کەرنتین ئامانەوە. ئێساش ئەمڕۆژ بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە سەی سادق 100 سەبەتە خۆراک بەسەر خەڵکی فەقیر و کەم دەرامەت و نەداری سەی سادق دابەشەکەین کە زۆر پێویستیانە بەڕاستی لە ماوەیە ناتوانیوە بچنە دەرەوە ناتوانیوە کار و کاس پێ بکەن زۆر زەرور بوون بڕوا بکەن 2 مانگ لەمەوە پێش هەموو تەلەفۆنیان کردووە ناویان نووسیوەکەوە بەخشین هاوکاریان بکات بۆیە ئەمڕۆژ بە شانازی ئێمە لە خزمەتی ئەوانین هاوکاریانەکەین داوا لە خەڵکی خێرخوازەکەین وەک چۆن بەردەوام هاوکاری دەستگای بەخشینی خێرخوازیان کردووە بەردەوام بن ئێمەش بۆ ئەوەی بەردەوام هاوکاری خەڵکی فەقیر و کەم دەرامەت بکەین. بسم الله الرحمن الرحيم سرەتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە و مانگی ڕەمەزانی پیرۆز بە خێر و فەڕ و بەرەکەت بەسەر ئومەتی ئیسلامیە بێنێتەوە. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتی ساڵانی خۆمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک کار و پرۆژەی جوان و ناوازە پێشکەش ئەکەین لە دەستگاکەمان کە یەکێک لەو پرۆژانە بریتە لە دابەشکردنی سەبەتەی خۆراک کە ئێمە هەموو ساڵێک بڕیاری چەند هەزار کارتۆنێک خۆراک ئەدەین بەڵام سوپاس بەخوای گەورە ئەچێتە 2 ئەوەندە و 3 ئەوەندە. بۆیە ئەم ساڵ ژووکو ساڵانەی پێشوو وەکو نەریتی ساڵانی پێشوومان بە دروستکردنی خانوو لە مانگی ڕەمەزاندا 3 خانوو بۆ هەژار و فەقیر و منداڵی بێ باوکان و بەدابەشکردنی سەلەی خۆراکی و بەدابەشکردنی عەرەبانەی شەحن بۆ کەم ئەندامان و یارمەتیدانی کەم ئەندامان و ئەو بەشانەی کەم ئەندامانی تر کە پێویستیان بە یارمەتی هەیە و بەسەرکردنەوەی منداڵانی بێ باوک بە چەند سەد منداڵێک ئەتوانم بڵێم کە ئینشاڵڵا هەموو ساڵی یارمەتی مادیان ئەدەین و بە هەژاران و فەقیران ئەوانەی کە یارمەتی مادیان ئەدەین پرۆژەکانمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جێبەجێ ئەکەین وعای خێرەکەین کە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوتوو بکاوە دوعای خێرمان هەیە هەزارەها جار بۆ خێرەوەمەندان و خێرخوازانی ئەم وڵاتە لە دەرەوە لە ناوەوەی وڵات کە دەستی کۆمەکی و یارمەتی و دەستی مەردایەتی درێژەکەن بۆ ئەم پرۆژانەی ئێمە دیارەگەر بە هیمەتی ئەوان نەبێت پاش فەزلی خوای پەروەردگار ئێمە ئەم پرۆژانەمان بۆ جێبەجێ ناکرێت بۆیە داوایان لێ یەکەین زیاتر و زۆرتر ببەخشن هەتاوەکو ئێمەش زیاتر و زۆرتر هەژاران و نەداران و ئەو کەسانی کە شایستن بۆی کە یارمەتی بدرێن لە شار و شارۆچەکانە بەسەریان بکەینەوە و خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرڕەست بکات ئینشاءڵڵا. ئێوەی هاوکاریکاری دەستگای بەخشینی خێرخوازی بۆ هەمیشە خۆتان بە بەختەوەر بزانن کە ئەو خێر و سەدەقانەی ئێوە دەینێرن بۆ دەستگاکەمان بە دەستێکی ئەمانەتەوە دەگاتە دەستی خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکێک کە کەم دەرامەتن. خۆشەویستان داوامان لە خوای پەروەردگار ئەوەیە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانی هەموو لایە قبوڵ بێ. خوای پەروەردگار خێر و سەدەقەکانی ئێوەش
بە چەند قات و بە چەند قات بۆتان بنووسێت بەخوای پەروەردگار بە بەهەشتەکەی خۆی پاداشتان باتەوە.